ئەوەی کە زۆر کات تواناوەمەر لە ڕانیە وەردەگرین پامنێرێکی چالاکە لە ناوچەکانی دیکەش کار و چالاکیەکان بۆ کورسات نیوز و بینەرانی کورسات نیوز دەگوازێتەوە ئەمڕۆ لە خۆشناوەتیەوە وەری دەگرین بازەوە دەکات کە بۆردی گەنجان باوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین چەند چالاکیەکی هۆشیاری و تەندروستی ئەنجام دەدات و ئەو چالاکیە شوا بڕیارە بۆ ماوەی مانگێک بەردەوامی هەبێت توانام کاتت باش بێ زانیاریەکان لای تۆن ئەو چالاکیەی کە لەلایەن بۆردی گەنجانەوە بەڕێوە دەچێت باوکاری تەندروستی ئیدارەی ڕاپەڕین چالاکیەکان خۆی لە چیدا دەبینێتەوە؟ سپاس میهرەبان من ئێستا لە گوندی وەرم لە دەڤەری خۆشناوەتی دیارە بۆردی گەنجان یەکێتی نیشتیمانی کوردستان بە چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین و بە سپۆنسەری کۆمپانیای پایۆنێر ئەمڕۆ چالاکیەکیان هەیە دیارە ئەم چالاکیە بۆ ماوەیەک مانگ دەخایەنێت لە گوندەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین کە خۆی لە کۆمەڵێک چالاکی تەندروستی دەبینێتەوە دیارە کەمێک پێش ئێستا یەکەم چالاکی ئەمڕۆیان دەست پێ کردووە لە گوندی وەرە دیارە ئەم گوندە هیچ نەخۆشخانە و مەڵبەندێکی تەندروستی دێنێ ئەوان ئەمڕۆ کۆمەڵک پزیشک و کارمەندی تەندروستیان هێناوە بۆیرە بۆی کە دانیشتوانی ئەم گوندە ببینن لە نزیکەوە ئەو چارەسەرە تەندروستیانێک کە پێویستیانە لێرە پێیان بدەن جگە لەمەش یەکێکی تر لە ئامانجەکانیان پێدانی هۆشیاری تەندروستی من بەڕێز کاک سەربەستم لەگەڵا جێگری بۆردی گەنجان کاک سەربەست گەر پێمان بڵێ ئامانجیەوە لە ئەنجامدانی ئەم چالاکیەوە دەتانەوێت چی بکەن؟ بەڵێ سەرتا بەخێر بێن دیارە ئەمڕۆ ئێمە کوبوردی گەنجان هەڵمەتێکی هۆشیاریمان ڕاگەیاندوە هەم هۆشیاری هەم چارەسەری تەندروستیە بۆ ئەو گوندانێکە دوورە دەستن و خزمەتی تەندروستی وەک پێویست نەگەیشتە بۆ لادەیانە هەڵمەتەکەش هەڵمەتێکی یەکمانگەی درێژخایەنە و بە سپۆنسەری کۆمپانیای پایۆنێر و لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین ئامانزمان یەکەم شت بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستیە دەربارەی پەتای خوێن بەربوون و هەروەها پەتای کۆلێرا و ئەو نەخۆشە گوازراوانە و پێدانی هۆشیاری و چۆنیتی خۆپاراستنە وەروەها چارەسەرکردنی نەخۆشەکان بەپێی ئەو دەرمانانەی کە لە بەردەستدا کە کۆمپانیای پایۆنێر سپۆنسەری کردووە هەڵمەتەکە ئینشاڵڵا مانگێک دەخایەنێت. بۆچی ئەو گوندەکانتان هەڵبژاندووە؟ ئەو گوندانە زیاتر دوورە دەستن بەتایبەت لە ڕووی خزمەتگوزاری تەندروستی بەتایبەت ئێستا ئەو لادەیەک ئێستا هەڵمامژاردووە بنکەی تەندروستی تێدا نیە و بێبەشندا خزمەتگوزاری تەندروستی هەوڵماداوە ئەو لادەیانە هەڵبژێرین بۆ ئەوەی چارەسەری تەندروستیان پێ بدەین وەروەها هۆشیاری تەندروستیان پێ بدەین. خۆش سپاس کە لەگەڵم بووی مەیرەبانگەر لەگەڵم بیت من یەک دو میوانی تری ژوەر دەگرم گەر بێتە ئێرە پێمان بڵێ ئەم چارەسەرانی کە لێرە دەکرێن ئەمڕۆ چی پێداویستێکی پزیشکی بۆ هاوڵاتیان ئەم سنوورە دابین دەکرێن. سەرەتا بەخێر بێن لەژێر ناونیشانی پێشەنگ لە ئێستا و ڕابردوو وەک دیارە کۆمپانیای پایۆنیر هەمیشە پێشەنگی پیشەسازی دەرمانی گرتووە ئەمڕۆ لێرە ئامادەین بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕانیە ئەم هەڵمەتە بەشداریمان کردووە و بۆ پێدانی دەرمان و دابینکردنی دەرمان بە شێوەی خۆڕایی بۆ هاوڵاتیانی خۆمان و دەرمانەکانیش لە هەموو بابڵێن لە هەموو چارەسەریەکان خۆی دەگرتەوە هەم لە شێوەی شڕوب هەم لە شێوەی حەب هەم لە شێوەی ئەمپولات هەموو چارەسەرێکمان ئامادە کردووە لێرە و بۆ ماوەیەکی درێژیش ماوەی مانگێک دەخایانی دەرمانەکانمان ئەو بڕە دابین کردووە. کاکەی من دەستخۆش سپاس دەستخۆش بە دەچمە لام پزیشکە بەڕێزەگەر پێمان بڵێیت ئێوە لێرە ئەمڕۆم نەخۆشانە دەبینن دەتوانن یعنی هەر چارەسەرێکیان پێویست بێ ئێوە لێرە بۆیان دابین بکەن ئەوەی کە و چارەسەرانەی لێرە پێویست بێت هەمویان بۆکەین لێرە فاحسیانەکەینەوەی کە بیهوێت لێرە هەندێک کۆمەڵە عیلاجێکی باش هاتوون عیلاجەکانیان پێدەین و فاسی شەکرێک بۆکەین و ڕێنمایان ئەەکەین و هۆشیاریوی تەندروستیان بۆ بڵاوەکەینەوە وەگەر پێویستیان بە دکتۆرێکی ئێخسایی بێت لە هەر بوارێکدا ئێمە وەڕقان بۆکەین بۆی کە بتوانن لە ڕۆژێکە بتوانن سەردانی دکتۆرە بکەن لە خەستەخانەکانی ڕانیە بێت بۆی ڕێنمایان پێدەین کە سەردانیی دکتۆرە بکەن و ئەو دکتۆرە بەڕێزەش کە لەوێ تەشخیصی نەخۆشەکە دیان شتێکەکات و بۆکانی درێژخایانی نان گومانی نەخۆشێکی درێژخانیان لێکەکە ئانێرین بۆ باخی دیکە لێرە پێداویستێکی باشی لێە و بوان دابین کراوە و بوان پیان ئەدەین و فەحسیان بۆکەین و شتەکانیان پێدەین
یعنی جگە لە چارەسەری تەندروستی تا چەند بەلای ئێوە گرنگە کە ڕێنمایی و هۆشیاری تەندروستیش بدەن بۆ هاوڵاتیانێک کە سەردانیەوە دەکەن. خۆی ڕێنمایی زۆر گرینگە. ڕێنمایی پێش هەموو شتێکە، پێش چارەسەرکردنیشە. تۆ کەسێک کە ناتوانێت ڕێنمایی خۆی بکات و شتی چاهانی خۆی جێبەجێ بکات با عیلاجات بخوات و کە تۆ ڕێنمایی نەکەوت کە شتی پێ نەڵێیت ئەو کاتە عیلاجەکە شتێکی وای سوودی پێ ناگەێنێت. بەس کەمە ڕێنماییمان کە شتەکانمان پێوت و لەگەڵ ئەوەشدا عیلاجی پێدەین عیلاجەکەش دەبێتە چارەسەرێک و لەگەڵ ڕێنمایی پێدانەکەی خۆی. هۆشیاری تەندروستیش زۆر گرینگە کە لە بەتابەتی لەم شوێنانە لەبەرەوەی هیچ بنکەیەکی تەندروستی لێ نییە و دوورن لە شارەکان بۆیە ناچاری نێمە ئەم چالاکیانە کە دەستخۆشیان لێکەین کە جێبەجیان کردووە بۆ ئەوەی کە بتوانین بگەینە ئەو گوندە دوورە دەستانە بۆی بتوانین هەم ڕێنمایی هەم چارەسەریشان پێ بدەین. زۆریان سپاس. بەڵە میهرەبان دیارەوەکو لە سەرتا ژاماژم بۆ کرد لە گوندی وەرە کە ژمارەیەکی زۆر دانیشتوو هەیە دیارە خاوەنی ژمارەیەکی زۆر شەهیدیشە کە لە ماوەی ڕابردوودا ڕژێمی سەدام ئەم گوندەی بە کیمیاباران بردومان کرد ژمارەیەکی زۆر شەیدێ بەڵام تاوەکو ێستا لەم گوندەدا هیچ مەڵبەندێکی تەندروستی نییە. هەر هاوڵاتێک لەم گوندە نەخۆش بێت بۆ شوێنێکی دوورتر بۆ وەرگرتنی چارەسەر. ئامانجی بۆردی گەنجانش لە ئەنجامدانی ئەم چالاکیەوەیە کە هەم هۆشیاری تەندروستی هەم چارەسەری تەندروستی بۆ هاوڵاتیانی ئەم گوندە بکات. بەڵێ توانە سپاس دەستخۆش سپاس بۆ میوانەکانت.